دەڤەری باڵەکایەتی دەکەوێتە ناوچەی پارێزراوی ناشناڵ پارکی هەڵگۆر سەکران. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی سەرمادا بەهۆی بڕینی دارەوە زۆرترین زیان بەردارستانە خۆڕسکەکان دەکەوێت. چالاکوانان و ژینگە پارێزان ساڵانە بە بەیاننامە و چالاکی ژینگە پارێزی هەوڵەکانیان دەخەنەگەڕ بۆ ڕێگریکردن لە بڕینەوەی دارستانەکان. داری بەڕوو دارەکانی تری سروشتی بە ئاسانی ئەوە گەشە ناکەن گەورە نابێت. ئێمە کۆمەڵ گەنجی باڵەکای تەستاین بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک لە بەیاننامەکەدا داوا دەکەین لە حکوومەتی هەرێم کە بتوانێتن ڕێژەیەکی زیاتر نەوت بۆ ناوچە شاخای و ساردەکان کوردستاندا بکاتن چونکە ئەو بڕە بەرمیلی ئەو بڕەنەوتەی دیاری کراوە بۆ ناوچێکی ساردی و قەزایەک و کوچۆمان و باڵەکایەتی بەگشتی و ناوچە ساردەکانی هاوشێوەی ئەو ڕێژەیە زۆر کەمە. وەزیری سامانە سروشتیەکان ڕایگەیاند لە یەکیدا بە شەنەوتی ناوچە سنووریەکان دابەش دەکەین. بەڵام تاکو ئێستا دوای هاتنی وەرزی سەرما هیچ بە شەنەوتێک نەگەیشتۆتە ناوچە سنووریەکانی باڵەکایەتی. پێویستمان بۆی پلانێکی درێژخایەن هەیە بۆ ئەوەی بابەتی ژینگەی و داربڕین بە شێوەیەکی گشتی بنبڕ بکرێتن چونکە دەستانە دوور و درێژەکەی باڵەکایەتی و چۆمان و بەو شێوەیە کە هەیە ڕەنگە بە بەرمیلێک نەفت نەکرێتن هاوڵاتی لە زستان پێی دەربچێتن بۆیە پێویستە هەوڵی ئەوە بدەین کە زیاتر لێرە دابەش بکرێتن. بەپێی ئامارێکی نافەرمی دەڤەری باڵەکایەتی نزیکەی 8500 کیلۆمەتر دووجا ڕووبەری شاخ و پاوان و زەویە، نزیکەی 500 کیلۆمەتر دووجا دارستانی سروشتیە. ئەگەر بەراوردی ئێستا لەگەڵ 5-6 ساڵی ڕابردوو بکەین ڕێژەیە چێزگار زۆر ئەو دارانە نەماون و لە ناو براون و وەساڵانە ڕێژەکەی لە زیاددایە ئەوەش هۆکارە هەرە سەرچەکەی ئەوەیەکەوە هاوڵەتیان بە بیانووی نەبوونی نەوت و پێداویستی سوتەمەنی خۆیان ئەو دارانە ئەبڕن. بەشی زۆری دارستانەکان بەداری بەڕوو سەوز پۆشن. بەرهەمی داربەڕوو بۆ دا و دەرمان و کاری پیشەسازی بەکاردەهێنرێت. یارمەتی پاکبوونەوەی زەوی دەدات لە هەوای پیس. پێشەوا مەحموود، کورسات نیوز، چۆمان.